بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باس لە چارەنووسی موسڵمانەکانی 6 و 7 دەکەین وەقسە لەسەر ئەو لیژنانە دەکەین کە پێکهاتبوون وا بڕیار بوو ئەو چوار لیژنەی کە بۆ پرسیینەوت و داهاتی ناوخۆ و دیاریکردنی پشتگیێڕێم و جێبەجێکردنی تەڵتین پێک بێنێت لە ماوەی 2 هەفتە راپۆرتێک ئامادە بکەن بەڵام تاکو ئێستا لیژنەکان کارەکانی خۆیان تەواو نەکردووە جگە لەوەش تا ئێستا حکوومەتی ماوە بەسەر کوێرێم ئەو بڕەداهاتی ناوخۆی ڕادەز نەکردووە و نەوتیش ڕەز نەکراوە مەخسەر سەر چارەنووسی ڕێکەوتنەکە چی بەسەردێ هەوڵەکەی بۆ پاچگەزبوونەوە یاخود جێبەجێ دەکرێت چارەنووسی موچە چی بەسەرێت ئەم پرسە لەگەڵێک لە بەڕێزان دکتۆر کاوە حەمە شەریف مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ هەروە لە بەغدادیشەوە مامۆستا دارا سێکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوون تانەگەی کاک دکتۆر بەخێر بێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمانوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو لێک تێگەشتنی کە کرابوو لە حەبدەی مانگەوە تقریبا نزیکەی 15 ڕۆژە ئەنجومەنی وەزیرانی عێراق پەسەندی کرد ئەو کاری چ تاکو ئێستا ئەو لیژنانەی کە دەست بەکار بوون پەیوەست بەنەوت پێوەست بە داهاتی ناوخۆ تەوتین داریکردنی پشکی هەرێم لە بودجێ عێراق تاکو ئێستا کارەکان تاو نەکردووە وا بڕیار بوو راپۆرتێک ئامادە بکەن هەر چوار لیژنەکە و بیدەن بە ئەنجومەنی وەزیرانی عێراق سەرەتا بەناوی خوا سواز بۆ تەلەڤیزیۆنی پەیام سواز بۆ جەنابتان بەڕاستی ئەو لیژنانی کە پێکهێنرا کە حکوومەتی فیدراڵ پێکهێنا بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمە تا ئێستا کە راپۆرتیان ئامادە نەکردووە بەشێکی زۆری خەمساردی بۆ هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە چونکە هەماهەنگ نین و تا یارمەتی دەرنین بۆ ئەوەی کە بتوانێت ئەو داهاتەی کە هەیەی کە کۆی کردێتەوە پێشتریش ئەو 120 میلیاری کە خۆی ئیمزای کردووە یعنی ئەوە نییە مەسەرەن ئیجباری کردبێ یەکەم جار ئێمە ئازانین کێ دەست پێشخەر بوو یعنی با پرسیارەکە بەوە بکەین کێ دەست پێشخەر بوو کە ئەو خاڵبەندی کە لە ڕێکەوتنامەکەیە هەبوو لە لێکتێگەشتنەکەیە هەبوو کێ بوو پێشکەش عێراقی حتما هەرێمی کوردستان بوو ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو 16 ئەمان پەسەندی ئەنجومەنی وەزیرانی عێراق پەسەندی کرد کە دانیشتنێکی نائاسایی بۆ بەسرە کە خۆیان نووسیانە 120 میلیارد نیان نووسیوە تەنها بۆ ینی خەلەلەکە و هەڵەکان لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕاستی ڕاستە هەرچەندێکە حکوومەتی عێراقی لە خەمساردیوی بەڵام دوو بەشی خەمساردەکی بۆمان نەگەڕێتەوە یەکێک لەوانە کە ئەم 120 میلیارە نووسێ بۆ نانووسێت تەنها بۆ مانگی 5 بۆ نانووسێت تەنها بۆ مانگی 6 خۆ ئێمە راپۆرتەکان و لێکتێگەشتنەکە بڵاو بوو لە کەناڵەکان و لە وێبسایتەکانە هیچ ئاماژەیەکی بۆ ماهەکان نەکردبوو کەواتە بۆ ئێستا چونتە ژێر ئەو بارەوە کە پیان نادرا کەواتە کێ پاشگەز بووە ئەگەر ئەمان بڵێن ئێمە ئەوان پاشگەز بوون نا دەست پێشخەر ئەمان نەگەر پاشگەز بنەوە کێ وتێتی من نەوت ڕادەستەکەم کێ باسی 200,000 بەرمیلی کردووە حتما ئەم لێک تێگەیشتنە ئەمان بەرزیان کردەوە ئەوان بەس مصدەق وەکو موافقەیەکیان پێکردووە و نردیانەتەوە بۆ ئەمان هیچ خاڵێکیان بۆ زیاد نەکردەوە بەڕاستی حکوومەتی عێراقی هیچ خاڵێکی بۆ زیاد نەکەواتە ئەمان لە چوارچێوەی ئەوەی کە لیژنە و هەرچیەک دروست بووە ئەمان کە پاشە کشیەکەن بەڕاستی کە ئەو هەرچیەکی ڕووبدا کێ بەرپرسەبێ حکوومەتی هەرێم بەڕاستی بەرپرسەبێ باشە بەس بوو نەوتەکە ڕاستکردنەکە نەوتیشی تێدا بوو دوای سەداهاتی ناوخۆش قسە دەکەین ئەو هێرشە درۆنیانە لە بینی چواردەی مانگ تاوەکو و حەبدەی مانگ پێنج هێرشی درۆنی کرا بەڵام بازۆکێت تەنایەکێکیان بەر کۆگایەکێکی لە تاوکێ و فیشخابور کەوتووە ئەوانی دیکە زێنیان بەرنەکەوتووە بۆچی تاکو ئێستا نەوتەکە تەسلیم نەکراوە یاخودەوە ڕاستە باسی 100,000 150 دەکەن ئەگەر بیانەوێت بەرەمێنانەکە زیاترین یاخود لە ئێستاە حکوومەتی هەرێم کە بە ئەو کەسانیشی کە ئەو لیژنێشی کە لە حکوومەتی عێراقی و کە هاتووە ئەوە پشڕاستەکەنەوە کە نزیکی ئێستا 160 بۆ 170,000 بەرمیل هەیە کە ئەتوانێت بەرهەمێنان هەیە لەم کاتەیە بەڵام ئێمە ئەتوانین لێرە شتێک بڵێن کە لە خوڕمەڵە کە کۆمپانیای کارتیایە ئیشەکە زۆرترین ڕێژەی بەرهەمهێنانی نەوت لە خوڕمەڵێکە لە ڕۆژێکە 100,000 بەرمیل لە ڕۆژێکە بەرهەم دێ ئەم درۆنانی کە ئەم هێرشانی پێکراوە ئایا چی لە ناوچەکانی دەرەوەی هەرێم بێتوە چی لا شوێنەوەکەوات بێ خۆ ئەم درۆنن هاتووە ڕاستە خۆ لە بیرەکە بدە قەت لە دەور و پشتی بیرەکانیدا لە کۆگای داوە یعنی بیرەکان بە هیچ شێوەیەک هەم بە ینی ئیسباتی هەردوو لیژنەکەش کە ئەو قسەیان کردووە بە هیچ شێوەیەک زیان بەر بیرەکان نەکەوتووە
وەکو بیرەکان زیانی بەر نەکەوتووە کەواتە زیان بەرچی کەوتووە زیان بەر کۆگا کەوتووە کۆگا زۆر ئاسان چاکردن یعنی ئەگەر حکومەتی هەرێم هاوکار بێت لەم ئیشە بە کەمتر لە 20 ڕۆژ بە کەمتر لە 3 هەفتە ئەتوانێت بەرهەمێنانی خۆی بگەێنێتەوە بەرکەوتووە یعنی ئەوەیشی کە هەیە بۆ نەبەری بۆ ڕێ کەوتووە بۆ ڕێکە ئێسا و قفڵە گیراوەتەوە هین بەرهەمێنانەکە بە ئاسانی چاکرێت یعنی ئیشی ڕۆژێ 2 ڕۆژ تا هەفتەیەکە بەڕاستی کۆگا دروست دەکاتەوە فەرمو با کۆگا خۆ هەموو کۆگاکانیش بەری نەکەوتووە حاکمیان یعنی وەستاوە بە هەموو شێوەیەک لە هەفتەی مانگەوە تا ئێستا چەند ڕۆژەکە ئەو نزیکیوە و 5 ڕۆژەکە بە ئاسانی ئەگەر کۆگایەکیشی تیا چوایە خۆ کۆگاکان دری تێ نەچووە یعنی کە حکومەتی هەرێم باسی 230,000 کە ئەوەی حکومەتی ناوەندیش بۆ خۆی دایناوەتەوە کێ سوودمەندە بەڕاستی کە سوودمەند نەبێ پاڵاوەکانی حیزبەکان سوودمەندن 50,000 ئەزان چی داهاتێکی ئەوەی بۆ ناو خۆدانراوە بەناو ناوخۆ 50,000 دوای دینە سەر ئەوە چۆن ئەم 50,000 چی داهاتێکی هەیە لە مانگێکە بەڕەقەم 96 ملیار دینار بە نزیکەی داهاتی ئەو 50,000 لە کاتێکە ئەگەر بنزین بدەن بە 590 دینار لە کاتێکە ئەگەر گازوایل بدەن بە 400 دینار لە کاتێکە ئەگەر نەوتی سپی بفرۆشن بە 300 دینار ئێمە ئەزانین ینی شتەکە لە ڕووی نەوتەوە 159 لیترە بەرمیلێنەوە 42 گاڵۆنە باش قیاسی ستانداری جیانی 200 لیتر نییە ئەم 159 لیترە 137 بنزینە خۆی ئەگەر بنزینە ئێمە نەوتی کوردستان ئێمە شتێکمانێ API پێوترێ بۆ پێوانی کوالیتی بنزینەکە نەوتەکەیە API کوردستان لە نێوان 32 بۆ 35 خراپترینان کە نەوتێ قورسە لە شێخانە بە تەسەوڕی تۆ بە تەسەوڕی خەڵکی هەرێمی کوردستان ئەو نەوتە خراپە دەنە پاڵاوگەکان بیپاڵێن نەخێر بێگومان نەوتە باشەکادن کە ئەم ڕێژانەی لێ دروستە بێ 137 بنزینەکە لێ دەرەچێت کەڕەتی 50 ینی بە حاسیبێ بێن هەرێمی خەڵکی هەرێمی کوردستان هاوڵاتیان زۆر باسادەی ئەمە دەرەچێت 50,000 بەرمیل لە ڕۆژێکە کەڕەتی 159 لیتریکە کەڕەتی 0.37 کەڕەتی 500 ئەگەر بیفرۆشن بە 590 دیناریش لە مانگێکە 52 ملیار بەس داهاتی بنزینە بەس لەو 50,000 بەس بنزین بەس بنزین 52 ملیار بەڵێ بەس بۆ ناوخۆ بەڵێ بە فلۆینەکەەوە کە قیرە ڕەشەکە کامێنێتەوە بە فلۆینەکە و بە نەوتە سپێکە و بە گازوایلەکەەوە کە بۆ بار هەڵگرەکان بەکاردی هەر هەمووی داهاتی گشتی بۆ 30 ڕۆژ ئەو 50,000 96 ملیارە 96 ملیارەکە 6 ملیار دینار بەڵێ 96 ملیار دینارەکە 6 ملیاری مەسروفی پاڵاوگەکان کارمەندە و مەسروفی پێویستە بۆ هەڵکردن و ئەوەی پاڵاوکە مەسروفاتی هەیە هەموو شتێ مەسروفاتی هەیە 6 ملیاری مەسروفە لە مانگێکە کە ئێمە هەموو حساباتێکمان بۆ کردووە کەواتە 90 ملیار کێ دەستیەکەوێ پاڵاوگە دەستێکەوێ ئەی بۆ ڕنەوتەکە ڕادەست ناکەن یعنی تۆ لە مەیشە فێڵێک لە هاوڵاتیان کراوە کە 50,000ەکە پێویستەکە ئەگەر بنزین بدەن بە 600 دیناریش هاوڵاتیان تۆزێکە بژێتەوە لە کاتێکە ئەیدەنەوە بە کۆمپانیا مەزای بنزینخانە چەند دینار خێرەکە ملیان پرسیوە 50 بۆ 6 دینار لە لیترێکە خێرەکەن کەواتە لەم بینەیش دەستێکی تر هەیە کە حیزبیە 200 دینارتر خێرەکە لە پاڵاوگە لە بینی پاڵاوگە بنزینخانەش ینی نەوت ڕادەستکردن زۆر ئاسانە قازانجی بۆ هەرێمی کوردستانە بەڵام ئەگەر ئەمان هاوکار بن بەڕاستی 50,000 بەرمیل ینی تۆ با شتێکی تر ئێمە لێرە ڕوونکەینەوە کاک حەکیم لە هەولێر لە سلێمانی و لە دهۆک ئێمە هەمومان نەزانین کە ساحەوە گۆڕەپانی نایاسایی هەیە باشە تەنها ئەو پاڵاوگانە تەسەوڕەکەی تەنها ئەم پاڵاوگانە خۆ بنزین نادەن بە خەڵکی هەرێمی کوردستان گازوای لە باشەکان نێرێتە دەرەوە یعنی ئەوەی کە لە هەرێم هەیە کوالیتی خراپەکە تێکەڵکردنە چەند جار لە بەرنامەکانە لەگە بەڕێزیش و لە تەلەڤیزیۆنی تریشە باسمان کردووە هەمووی تێکەڵکردنەکە حاکیم بابینەوە سەر ئەسلی مەسەلەکە کە نەوتەکەیە یعنی تۆ ئێستا ئەگەر ئەم 160,000 کە ئێستا بەرهەم دیت کە زەرەر بەر بیرەکان نەکەوتووە بە دڵنیاییەوە چونکە ئێمە سەردانی بیرمان کردو بەڕاستی ئەزانین چۆن بیر لێ دراوە ئەزانین چۆن بیر هەڵەکەندێکە دوای 2000 مەتر بە هەندێکیان دوای 2000 اینجاگە بەنەوتەکە یعنی بە عەقڵی کێیە چێ لە دوای درۆنێک بێ 2000 مەتر ببڕێ
درۆنێک بێ سەرکڵاوی بیرەکە ئەگەر سەرکڵاوەکەشی تێکدا ئەتوان چاکیکەنەوە یعنی ئەوەی کە درۆن لی داوە لەو 5 هێرشەیە کە بەشە هەرە زۆرەکەی نەوتە زۆرەکەش لە کۆمپانیای کار ئیشی تێکە و لە خوڕمەڵەیە بەری بیر نەکەوتووە یعنی بە ئاسانی لە ماوەی ئەو ماوەی کە هێرشە درۆنەکان وەستاوە لە هێرشە درۆنیەکان وەستاوە ئەتوانرا ئێستا بە ئاسانی 200,000ەکە بێت سەر 200,000 پەنجای بگەڕێننەوە کە هەرچەنە بۆ خەڵکی کوردستانیش نییە 150 ڕادەستکەن من زۆر جار وتم یعنی کاتێک کە خۆیان وتیان ئێمە 81,000مان لەبەردەستە ئەگەر پەنجای بگەڕێنەوە 31,000 بۆ گاڵتە لە نێو بەردەرەکانە وتومە چی بەشی تەڕکردنی بۆ ڕێکەش ناکە ئەنێ مە گاڵتە پێکردنە بە حکوومەتی عێراقیەکەی بەڕاستی بۆیە یعنی ئێمە بە حەقیقی بین بە ڕازگۆ بین لە مەسەلەیە بە هیچ شێوەیەک زیان بەر بیرەکان نەکەوتووە تەنها لە یەک شوێنێکە بەری کۆگا کەوتووە بۆیە بە ئاسانی ئەتوانرێت ئێمە بتوانین ئەوەی کە حکوومەتی عێراقی کە ئێستا داوایەکە 100,000 لە کاتێک 100,000 هەر بەس ڕادەستیکەن 100,000 بنێ بە 100,000کەش ئەمە ڕازی بەرز دەگەر ئەو دەیانتوانی ئێستا بیگەێنینەوە حاڵەت هاسای خۆی 280,000 بەرمی زۆر بازەکەیەکی لە هەندێک لە کۆمپانیەکان گویا بە پاساوی نەبوونی زەمانە تێمنی بەرهەمێنانیان ڕاگرتووە یاخود باز دەوەکەندێکیان هەر ڕازیش نین ئەوانەی ئەپی کورد بەو ڕێکەوتنێک کە کراوە لە بینی هەرێم و بەغدا کاک حاکیم یعنی ئێستا هیچ وەرەقەیەک نییە کە بۆ نمونە بڵێ شتێکی مصدق بێ بڵێن ئەمە ئەپیکۆ ڕازیان ڕازی نییە ئەمە قسەی سەرزارێکی خۆیانە بەڕاستی باشە لە کە ئەپیکۆر قەرزاری ئەپیکۆرن ئەمان کە قەرزاری ئەپیکۆرن باشە ئەو 440 ملیاری مانگی 12 هات بۆ موچە هەر ئەلەوە 120,000 بدەنەوە بەشی سێ مانگەکە یعنی بەڕاستی خەمخۆر نین بۆ نە بۆ موچە خۆر نە بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش ئەوەی کە هەیە ئێستا باسی ئەپیکۆر هاتە پێشەوە ئێستا 16 ڕێکەوتنەکە لەسەر 16 دلار کراوە بەڵێ بۆ خەرجی بەرمیلێک باشەڵێ ئەمین نین لە لێدانەکەیشە لەسەر مەبنای پرسیارەکەی جەنابەت خۆ لیژنەی ئەمنی پێکاتووە ئاعراجی ئێستا دیەک دوو ڕۆژ پێویستە لە هەولێر بوو خۆ بۆ سەردان نەهاتە بوو بۆ لێ کۆڵینەوە بۆ ئەمنیەت هات تەنانەت ئەمریکاش چونکە کۆمپانیەکان هەندێکی ئەمریکاش تەداخلی کردو کە ئەمنیەتیان پارێز سوپاس دەکەم دەی بۆ خزمەتت دەچین لای مامۆستا دارە سێکانیانی لە بەغداوە لەگەڵمان مامۆستا سوپاسی ئامادەبوون دەکەین دەمانەوەی سەرنجی بەڕێز بزانینە سەر دوایین زانیاری لەبارەی موچەی مانگی 6 و 7 و تاکو ئێستا بۆچی داهاتی ناوخۆ ڕادەست نەکراوە ئەوەی کە نەوتە تەسلیم نەکراوە هیچ کێشەیەکەیە لە بەردەم جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆیەوە سڵاویش لە بینەرەکان و بە خێراتنی میوانە بەڕێزەکەتان ئەەکەم ئەتوانین بڵێن بەداخەوە لەگەڵ ئەوەی کە هەرێمی کوردستان پابەندی خۆی ڕاگەیان بە ڕێکەوتنەکە و لەسەر ئەو بنەما ڕێکەوتنەش کە پێویستە نود ڕادستی سۆمۆ بکرێەوە هەروەها داهاتی نانەوتی مانگانە ڕادستی حکوومەتی عێراقی فدراڵ بکرێ و کۆمەڵی لیژنەش پێکاکە و لیژنانە لە نزیکەوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستانە سەردان بکەن گفتوگۆ بکەن تەقیم و هەڵسەنگاندنی خۆیان بکەن بەڵام وەکو جارەکانی ڕابردوو خەڵکی کوردستان ئەزمونێکی تاڵی هەیە لەگەڵ بەڵێنەکان لەگەڵ کۆبوونەوەکان لەگەڵ ڕێکەوتنەکان ئیرادەیەک نییە بۆی ئەم کێشەیە کۆتایی پێبێت لە کاتێکا کە هەمومان ئەزانین بە هەموو پێوەرەکان لە بەرژەوەندی خەڵکی کوردستانایە ئەم کێشەیە کۆتایی پێبێت ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێن نەوت ڕادەست بکرێت داهات ڕادەست بکرێت بۆی ئەو قەیرانەی کە 10 ساڵ زیاترە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەستیەوە دەستەوستان بووە و یاری بە قوت و بژێوی هاوڵاتیان و فەرمانبەران و خانەنشینانی هەرێمی کوردستانەکە کۆتایی بێت بەڵام ئیرادەیەکی جدی هەست پێ ناکرێت بۆی ئەم کێشەیە کۆتایی بێت کە بەداخەوە بە ناوی ئەوەی کە ئەمە جۆرە لە جۆرەکان زیانی هەیە بۆ قواری هەرێمی کوردستان و بۆ شتۆی خەڵکی کوردستان کە ئەمە یان بەداخەوە ئەگەر یەکێک بڵێ ڕێکەون تاکە کۆتایی بەم کێشەی بێنن با هیچ کە فەرمانبەر و موچەخۆر و هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبنە قوربانی و زیانیان لێنەکەی و سزان نبرێن ئەو خەڵکە دوسۆزش بەداخەوە لەلایەن هەندێک کەسەوە تۆمەتبارە کرێ و هێرشێکی ناڕەوای دەستپێیەکەن کە ئەمانە جۆرە لە جۆرەکان بە عێراقچێتی و بەجاش و بە نازانم چی ناوێنێن لە کاتێکە ئەوەی نوتی ئەم وڵاتە تاڵانەکە و تا ئیترۆشێ و داهاتەکەی کەس نازانێت لەکوێ ئەوە باسی کوردایەتی تا و ئەوەش کە
لەبیری ئەوەی ئەم کێشەیە چارەسەر بێ و کۆتایی پێبێ و موچەی فەرمانبەران مانگانە لە کاتی خۆیان بێنجینە هەموو کەسێکی ژیر و عاقڵ و دانا 220 میلیارد بدەین 974 میلیارد بۆ بێ یان کەسێ ئەمە نەکات پێوترێ چی بەڕاستی بەرەوە بەداخەوە یعنی ئەم ئیرادەیە نیە ئەوان هاواریان کرد وتیان بەس لە یاسای بودجایەوە ئەو بڕگەی چارەسەر کەم کە بڕی کێشوکەرێنانی بەرمێنەوە لە 6 دلار دیکەم بە 16 دلار ئەوە کرا ئامادە نەبوون شتێکی تریش کات حەکیم بۆ مێژوو من حەزەکەم بەڕاستی بینەرە بەڕێزەکان ئەوە بزانن کاتی خۆی کە بودجەی گشتی عێراق ڕەنگی لەسەر کرا بۆ 3 ساڵێکە برادرانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەیجان بۆ بودجەیە داوە کە ڕۆژانە عێراق هەرێمی پابند کردووە بۆی 400,000 بەرمیل ڕادستی عێراق بکە ئێستا ئەم 400,000 هاتوۆتە سەر 280 نایکەن 280 هەر ئامادەنین 230 کاڵە بابە گرفتان هەیە 100 بنێرن هەر ئامادەنین کەواتە ئیرادەیەک نییە بۆ ئەوەی ئەم کێشەیە چارەسەر بکرێ بە کۆتایی بەم قەیرانە بێنێ کە 10 ساڵ لە سزای خەڵکی هەرێمی کوردستانە دەن بەداخەوە بناردنی موچەکە پەیوەستە بە ڕازکردنی 120 میلیارەکە لەگەڵ بڕی نەوتەکەش هیچ شتێک دیارە لەبارەی ئەو راپۆرتانەی کە لیژنانە پێشکەشیان کرد لیژنەکەی عێراق و هەرێم لەبارەی نەوتەوە لەبارەی داهاتی ناو خۆچکە باز دەوەکرێ گویا دەسەڵاتدارانی وتیانە 120 میلیارد زۆرە دەبێت کەمتر بێت درستەکە لێرەدا متمانە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فێدراڵان نەماوە بۆ هێندە بەڵێنیان بە یەک داوە جێبەجێیان نەکردۆ ڕێکەوتنیان کردۆ بڕیاری دادگا بۆ یاسای بودجە بۆ جێبەجێ ناکەن ئێستا تۆ ئەڵێ 120 میلیارد زۆرە ێ باشە 120 میلیارد زۆرە بەڵام خۆ جاری وایە داکاوزانیاریەکان زۆر لەوە زیاتر لێ وتووە ێ باشە ئەگەر بیسەلمێنە بە حکوومەتی عێراق و لیژنە پەیوەندیدار و تایبەتەکان کەمترە ئەوان پێمانە گرفتێ دروستکەن بەڵام تۆ بڵێ من ئامادەم 120 میلیارەکەش بم نەوتەکەش تا ئەم لەحزەیە کە موچەی مانگی پێشی شاد بەو مەرجەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نەوت ڕادەستکات تا ئێساش نەوت ڕادەست نەکراوە بەدڵنیایەوە پێویستە نەوت ڕادەست بکرێت داهاتی ناوخۆ ئەوەی لەسەری ڕێکەوتنیا پابندن پێەوەی ڕادەست بکرێت ئەو کاتە من پێم وایە حکوومەتی عێراقی فیدراڵ پابندە و ئابێ موچە بنێرێ ئەگەر نەیهات ئەو کاتە توانین قسەیەکی تر بکەین بەس ئێمە ناتوانین لە غیابی ئەوەی کە هەرێم هیچ نەنێرێ و بڵێن بەغا ناینێرە پێم وایە ئەمە جۆرێکە لە بێئینسافی ئێمە ئاڵێن خۆزگا هەرێم پابند بێ بۆی ئێمە دیفاع لە هەرێم بکەین و بەغا تۆمەتبار بکەین بەڵام ئێستا پێچەوانەکەی ڕاستە بەغا موچە ئەنێرێ و هەرێم گرفتی بۆ دروستەکە بێرشە درۆنیەکان بۆچی تاکو ئێستا بڵێن ئەنجامەکە شیڕار نەنگرداوە لە ماوەی ڕابردوشدا کۆبوونەوەیکی پەرلەمانی عێراق کرا ئەوزان بەس بەڕێست و کاکسۆران ئامادە بوون تەنانەت پارتی ویکێتیش ئامادەنم هیچ گومانێک دروست دەکە ئامادە نەبوونیان لەو کۆبوونەوەی کاوەبڕیار بوون لە پەرلەمانی عێراق تاوتێ بکرێ ئێمە ئەو ڕۆژەکە لە پەرلەمان بەشدار بووین دیارە ئەم بڕگەیەکە ئیزافە کرا لەسەر داوای هەندێک پەرلەمانتاری کورد و دڵنیاشم لەوەی کە دکتۆر شاخەوان بە سیفەتی جێگیری سەرۆکی پەرلەمان داوای کردووە بڕگەی هێرشە درۆنیەکان بۆ سەر هەرێمی کوردستان ئیزافە بکرێت لە کارنامەی دانیشتنی پەرلەمانی عێراق ئیزافە کرا کە دەبوو هەموو لایەنەکان یەکێتی و پارتی و هەمومان ئامادە بوونایە بۆی گفتوگۆی ئەم بابەتە بکەین کە ئەمە زیانی بە ئابووری هەرێمی کوردستان گەیاندووە و زەرەری لە کێڵگەنەوتیەکان داوە بەڵام وەکو بەڕێز ئاماژە پێکرد تەنها فراکسیۆنی یەکگوت و فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ئامادە بووین کە ئێمە پرسیاریشمان لێکردن هۆکاری ئامادەبوونەکان چێتان نامەیەکمان بۆ هاتۆ لە گروپەکان پیانە بەشدار نەبین توانە بۆ بەشدار نەبین پیانە بەشداری مەکەن ئێمە ئەم بابەتە من کە بابەتێکی هەستیار و گرنگە تۆ باز لەولاوە لە شوەی هەرێمی کوردستان و تێکدانی قەوانینی هەرێمی کوردستانەکەی پەرلەمان بڕگەیەک دانێ بۆ ئێمە شێدرۆنیانە محکوم کراوە ئیدانی بکە لیژنە پێک بێنێ بۆی بە دواداچوو کا بزانێت چێ لە ئەجێندای ئەم هێرشانە هەیە چێ بەشدارە بۆی دەرکەوە بە خەڵکی عێراق و کوردستان و لایەنە پەیماندارەکان بەڵام تۆ بەشداری دانیشتەکە ناکەی یعنی ئەمە جۆرێکە لە سیاسەتی بانێک و دوو هەوا بەداخەوە کە لە هەرێمی کوردستانە پیادا ئەکرێت تۆ لەولاوە ئەڵێ وەڵا ئێوە لە بەغا شەڕی کورد و قەوارەی هەرێم و سەروەری خاکی هەرێم ناکەن لەولاوە کە بڕگەیەکی واش تەسبیح دەکەی بۆ ئەوی بێ گفتوگۆ بکەی مناقەشە بکەی لیژنە پێک بێنی داوان لایەنە پەیوەندیدارەکان بکەی لای کەمی با داوامان بکردایە وەزیری دیفاعی عێراقی باتایەتە پەرلەمان و داوامان لێ بکردایە کە هەر کەسێکە هەر دەستێکە لە ژێرەم درۆنانەوە هەیە کە کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستانی کردوتە ئاماژ ئاشکرا بکرێ و لێپێچینەوە لێپرسینەوەی لەگەڵا بکرێ ئێدی بۆ ئەوەش ئامادە نەبوون
يعني هەستەکەی ئیرادەیەک نییە بۆی بێوێت لەگەڵ عێراقا و لەگەڵ حکوومەتی فیدراڵە ڕێبکەوێت کۆتایی بە پرسی موشە و کێشەی موچە و ڕادەستکردنی نەوت بێنێ بەڵکو ئەیانەوێت ڕۆژ بەڕێبکەن ئیداری بارودۆخ بکەن بە دڵنیایەوە ئەمیش لە پێناوی پاراستنی بەرژەوەندی خۆیان و کردنە قوربانی بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵێ دێمەوە خزمەتت مامۆستادەرە کەوتور کاوبێم و خزمەت بەڕێزت سەبارەت بۆ داهاتێک کە باسکت بۆ پاڵاوگەکان ئەو 50,000 بەرمیلی خۆی سدراوە بە هەرێم وایە بەس بوو ناو خۆ بەکار نایێنرێ وتە دێنێ سەکە دشی پاڵەوەن بەرهەمەکەی ینی بە بازرگانیش بە هاوڵاتی خۆ کەمتر دەفرۆشێت و زیاترەوەی کوالێتی باشە دەچێتە دەرەوە چۆنە تایبەتی گازوایلەکە کە باشە بۆ بارهەڵگر بەکاردێت چونکە ئەوەی کە هەیە ئێمە شتێکمان هەیە پێوتێ سەلفەری ئەوەی لەو پاڵاوگەنێت چونکە بە کوالیتی باش و ینی ستانداردنەوە دوو پاڵاوگە بەوەی بازیانیشەوە کە ستانداردن کە وەکو ئاسر ئاستی گیانی دروستکراون بە شێوەیەکی ستاندارد بەرهەمهێنانەکەن لە ڕووی بنزین و لە ڕووی گاز و لە ڕووی نەوتی سپیشەوە ئەمانە کوالیتێکی زۆر باشی گازوایل بەرهەمەهێنن بە تەنکەر بەشێکێچێ بۆ تورکیا بەشێکێچێ بۆ جنوب ئەوەی کە هەیە ئەو گازەی کە ئێستا لە ناو بنزیخانەکانە فرۆشێ و لە گۆڕەپانەکان ساحەکانە فرۆشێ ئەوەی کەسە لە هەرێمە هەیە لە ناو کورسانە هەیە 150 بۆ هەفتای گشتی تێکەڵە لە ڕۆن و لە نەوتە سپێکەیە کە پێشتر چەند جار لە بەرنامە و بەڵاسمان کردووە ئەو گازەیشی ئەو بنزینیشی کە هەیە باشە ئێستا کەرکووک بنزین لەکوێوە وەرەگرێ هین کوێیە هین بازیانە پاڵاوگەی بازیان بنزین بۆ حکوومەتی عێراقی بەڵێ بۆ حکوومەتی عێراقی دابینەکە ئەی باشە مووسڵ لەکوێ پاڵاوگەی خۆی مەزانین لە دوای شەڕی داعشەوە لە شەڕی داعشەوە پاڵاوگە لە مووسڵابوونی نەماوە بنیاتی نەندرایەوە باش کەواتە کار و لاناز ئەینێرن بوویان ئەوەی کە هەیە گشتی بە تێکەڵی بۆ خۆمان ینی کواتە خراپەکەی بۆ خۆمان و ئەو داهاتەی ئێستا بە بازرگانیش بە خەڵک دەفرۆشترێ کوالێتی خراپەکەیە بازار دینار بە 900 بەشێکی زۆری بەڵێ بەشێکی زۆری بەڵێ بۆ ئێمە زانین لە دەواازەکانەوە بە ژمارە من پێتەڵێم 12 جۆری مادە بۆ چاکرەوەی ئۆکتان دێتە داخل بێت بەبێ گومرک تێپەڕەوێ بۆ ریفۆرمەیتە بە ناوەکانی پێ بڵێم ریفۆرمەیتە زالینە تۆلەوینە بوستەرە تەنەرە ئیثەرە ئەمانە هەمویان بە شێوەیەکی نائاسایی بەبێ گومرک دێنە کورسانەوە لەکوێ چاکردنەوەی بۆکرێ نەفسای قادرکەرە مەهێنین کۆرۆمۆر نەفسای بەشێکی شوێنەکانی ترەهێنن چاکەرەوەی بۆکەن و ئەتر بەدەست بە کەیفی خۆیان دەستکاری ئۆکتانەکەن خۆ بۆ فەحسی بۆ توازانی کاک حەکیم فەحسی سوتەمەنی ئێستا کرێت لە ئالیمی کورسانە بە هیچ شوێن ناکرێت یعنی زیاتر لە 3 مانگە بێ فەحسی سوتەمەنی ناکرێت بۆ لەبەرەوەی ئەمێشە کوینی بۆ بکرێت تێستی بۆ بکرێت بەشێکی زۆری بنزیخانەکان داخلێت ئەی ماقولە لە بنزیخانەیەک بە 750 دینارە بنزین 100 متر 200 متر لەو لاوتر بە 800 و بە 900 دینارە ئەگەر هەمان بنزینە بۆچی هەمان سعر نییە کەواتە خەڵکیش لەوە تێگەشتووە لە ڕووی کوالەتیەوە سعرێکیشەوە جا بابینە سەر ئەوەی پاڵاوگەکە پاڵاوگەکان ئێستا بە ناوی خەڵکەوە دەدرێت بۆ پاڵاوگانە بە ناوی پێداویستی ناخۆ کەچی بەڕێز دەڵێ بۆ دەرەوە دەنێت بۆ دەرەوە داهاتەکەشی دەڵێ نزیکەی 100 میلیارد دینارە بەڵێ نزیکی بەدڵنیاییەوە بەدڵنیاییەوە بابێن هەر بەڕێوەبەری بەڕێوەبەری ئەو سێ پاڵاوگەیە بابێن مناقەشێکی بزانە بە هەرسێکیان کۆکەیتەوە بە نزیکەی 100 میلیارد لەچی لەمانیەکە یانە چونکە وەک بە 33 دلار بە 30 دلار هەندێک کەمتر پیان دەدرێ وایە بەرمیلێک بەڵاوان لە فرۆشتنەوەی نزیکەی 60 دلار 70 دلار قازان تۆ ئەم بنزینە فرۆشێ بە 900 بە 590 دینار بە 600 دیناری فرۆشێتەوە گازوایلەکە فرۆشێتەوە بە نزیکی بە 500 دیناری فرۆشێتەوە یعنی تۆ ئەوەی کە بە 33 دلار ئەی فرۆشێتەوە باشە ئەو 33 دلار ئەدرێ بە کێ کاک حەکی خۆ بێ بگەڕێتەوە بۆ حکومەت هەرێم وایە ئەوەی دەدرێت بە پاڵاوگەکان بەڵێ باش ئەبێ پاڵاوگە بیدا بە کێ بیدا بە حکومەت هەرێم وانە بەڵێ ئەی کوا داهاتەکەی کەواتە بە گومانەوە بەشێکی زۆری بە سەدەقەش لەوەی بیان دەدێت بۆ خۆڕای بیان دەدێت یعنی ئەگەر وایە ئەو 50,000 وەرە 50,000 کەڕە 33 دلارەکەی شی بکە خۆ بێ داهاتەکەی بێتەوە بۆ دارایی داهات سفرە لە نەوتە داهات لە نەوتە لە نەوتی خاوە سفرە بۆ حکومەت سفرە
بەس خۆ بە قاچەقبردنی کە هەر بەردەوامە ئەوە تا ئێستا ئەوە چیەوەی دەڕواتە بە قاچەق دەڕوات ئەو چییە نەوتی خاوە من ینی ئێستا کاک حەکیم باش تاوکێ بلۆکی تاوکێ باشە لەگە پیشخابوورە ئەمە یەک بلۆک یەک کێڵگە یەک گرێ بەس بڵین ئەمە درۆن لیدا بەڵێ بوتیان بەر کۆگاکەی کەوتەوە بەس ئەوێ بەر کۆگاکی کەوتی من نەپرسم بۆچی لە ئێستا ئەمڕۆ لە بازار فرۆشرا ئەو نوتەی کێ ئەوێ ئێستا بچێت لە هەولێر لە بۆرسی هەولێر دەستەکەی نەوتی ئەو کێڵگە نەوتی تاوکی نووسراوە نەوتی خامی تاوکێ لەسەر لە بازار هەیە ئاخری ڕۆژانی پێشتر نیە پێش هەفتەی مانگ پێش هەفتەی مانگ و پێش هەرچیە بێ خۆ ئەگە بدرێتە بە پاڵاوگەکانش خۆ تەواو بوو ئەڵێ بە کەمیات دەمێ بە کەمیات دەمێ یعنی چی یعنی ئەوە نییە هین پێشتر بێ ئەی پێشتر بێ بە قاچاق بێتەوە دەرەوە باشە شتێکی تر لە شێخان بە ناوی بلۆکی شێخانیش بێنی باش شێخان لی درا بە هەمان شێوتیان بەرکەوتوو بە شێخانش کەوتە بوو بەڵێ ئەی باشە نەفتای شێخان بۆ لە بازارە فرۆشێستا ئێستاگەر کەسێک پارەی بێ بیکرێت توانی بیکرێت هین ئەمڕۆ لە بازارە بوو یعنی بە ئەمانەتەوە پێ بڵم لە چەند شوێنێک و لە چەند گروپێک بینیوانە یعنی بە کەمیە نەوتی خامی شێخان تەوێ خامی تاوکێت تەوێ خامی خوڕمەڵەت تەوێ ئەمانە ئێستا لە بازارە هەن ئەمڕۆ لە بازار دانرا بوو بۆ فرۆشتن ئەی باشە ئەگەر ئەمڕۆ دانراوە بۆ فرۆشتن پێشش بە قاچاق بڕەوە ئەوەی ئەمڕۆین کوێ بووە یعنی بەڕاستی بێسیقەیەکە یعنی کابراوەتی ئاو هێڵ ناکە دیمەوە خزمەتت مامۆستادارە سەبارەت بە موچە ئێستا موچەی مانگی 6 ئێستا مانگی 7ەوە تاو بوو پێوەستە کاتەکەی پێوەستە بەچی ئێستا ناردنەکەی دیارە هەفتەی داهات و دواتر یاخود پێوەستە بەچی ناردنەکەی بە پلەی یەکەم پێوەستە بەوەی ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بە فعلی ئامادەیەنەوە تەکە ڕادەستکات هەموو ڕۆژێڵە پابندین و دووباتەکەینەوانە و تا ئێستا ڕادەست نەکراوە دوم ئایا ئامادەیە بۆ مانگی 6 داهاتی ناخۆ بۆ شێوەی لەسەر ڕێکەوتن ڕادەستکات پێم وایە ئەم دوو بەربەستە هەیە و بەربەستێکی تریش کە هەیە پرۆسە کەوتینەکەیە کە تا ئێستا حکوومەتی عێراق و لایەنە پەیوەندیدارەکان سوورن لەسەرەوەی کە پێویستە ئەو پرۆسەیە تەواو بکرێ بۆ ڕێنمایانی بانکی ناوەندی عێراق کە ئەیدا بە بانکەکان و پرۆسەی کەوتین ئەنجام بدەێت ئەویش بە دڵنیاییەوە بابەتەکە لە داهاتوە پێم وایە گرفت دروستەکە بۆ چونکە هەرێمی کوردستان ناوێ پابند بێ و ئەوێ بۆ شێوازێکە خۆی ئەوێ ئەم پرۆسەیە سەر بگرێ و ڕێنمایەکانی بانکی ناوەندیش بە تەسەوری من جیاوازن ئەوان داوای UPL سەرجەم فەرمانبەران و ڕقەمی شخصی و مۆزەف و تەواوی داکاوزانیارەکانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانەکەن باشترین ڕێگای چارەسەر بۆ ئەوەی ئەم لە ڕشیەوە چارەسەر بکرێت ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەک بە قسە ئەڵێ پابندن بە دڵنیاییەوە بەکرداریش پابندێ و کۆتای بەم گرفتە بێ یعنی ئەمەی لێ لە هەرێم بەڵێ مامۆستا ئیشکالی شێ لەسەر ئێستا دەڵێن داهاتی ناو خۆگوایە دەڵێن 120 میلیارد زۆرە و داهاتی فیدراڵی ئەوەندە نیە چونکە باز دەکەی بەغداد داوای هەموو بڵێن داهاتی نانەوتی دەکە هەرێم دەڵێ بەس داهاتی بڵێن سنوورەکان و فەرمانگە فیدراڵیەکانت پێدەین ینی لە ماوەی ڕابردوو باز وسماتی زۆریان لەسەر خەڵک زیاد کرد ئێستا خۆ بەغداد داوای ئەوەش دەکەن نیوەی داهاتەکە بە پێی و راپۆرتێک کە بڵێن لە ڕێکەوتی حکوومەتی عێراقیە بوو دەڵێ ساڵی ڕابردوو تۆ 4 تریلیۆن و 700 میلیارد داهاتی نانەوتیتە بۆ مانگانە 391 میلیارد هەمومان ئەزانین داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان ئەگەر زیایی نەکردبێت کەمی نەکردووە بۆ چکە ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەرگرتنی داهات لە هەموو شوێنەکان زیایی کردووە کەمی نەکردووە و ئەزانین کارەساتێکی تر کە بەڕێوەی بۆ خەڵکی کوردستان ئەوەیە ئەم سەرچاوەی داهاتانە بەشێکی ئەدرێن بە کۆمپانیا کە ئەمە کارەساتە تۆ ئێستا کامێرەی تیژغەوی داناوە بەڵام معقولە بەشێکی زۆری بۆ کۆمپانیا بێ بەشەکەی تری بۆ حکوومەت بێ لە کاتێکا من پێم وایە سوپێر ئەگەر بزانێ غەرامە ئەکرێ بەڵام پارەکەی بۆ خزمەتی شەقام و ڕێگاوبان و خزمەت گوزاریەکان سەرفەکری لەوانەیە زۆر بەلایە و ئاسایی بێ بەڵام گرفتەکە لێرەدا ئەمەیە حکوومەتی هەرێمی کوردستان باشە ساڵانی ڕابردوو کە بەقا بۆ 400 میلیارد هێنارمانگانە جاری وها بوو 600 هێنار جاری وها بۆ 700 هێنار ئەی چۆن موچیانەدا بەکام داهاتە ئێستا ئەمان ئامادەنین دینارێک لە داهاتی ناخۆ بدەن بە موچە
ئەڵێ من باشە ئەو بەغاڵێ باشە 120 میلیارد بەرێ من 970 ئەم جارە 950 نازانم ئەوە بۆتە لێرە کێشەکە چارەسەر بۆ بەس نایانەوێ تاک حەکیم ئەم کێشەیە چارەسەر بکرێت ئەمانەیانەوێ بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێن وەکو 33 ساڵی ڕابردوو قوتی ئێوە موچەی ئێوە لەژێر دەستی ئێمە ویستمانەتان دێنێ نەمانویست گرفتان بۆ دروستەکەین ئەمە پێم وایە ئامانجی دەسەڵاتدارانە لە هەرێمی کوردستان کە کێشەی قەیرانی دارایی موچەی فەرمانبەران کۆتایی لێیە من پێم وایە بەم بەستیش ئەم بابەتاکرێ وەگەرنا کێشەی موچە چارەسەر کە گرفتێکی گەورەت لە کۆڵ بۆتەوانە کە دە 12 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان ئەناڵێنێ دەستەوسانە بەدیلێکی پێ نییە جگە لەوەی کە بەدیلەکەی ئەو بە دەستی بۆ قوتی خەڵک بردووە موچەی داوەژ نەکردووە بەلێ بڕینەوە دابەشی کردووە خەرجی بە ناوی خەرج نەکراوە باشترین نمونەشمان حکوومەتی عێراقی فیدرال بۆ مانگی 12 ساڵی ڕابردوو 440 میلیاردی نرد خۆ نەهێندا بە موچەی مانگی 12 ئەمە لە هیچ وڵاتێکی دنیای قبول ناکرێەوەی کە لە هەرێمی کوردستان بەداخەوە پیادانکرێ بەرامبەر بە چێش بەرامبەر بەو فەرمانبەر و خانەنشینانەی کە هەموو عمریان خەرج کرد بۆ دامەدەستگاکان و خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کارە ساتێکی کارکردن ژمارەیەکی زۆر لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان خانەنشین کراون موچەی مانگی 7 و 8 و 9 دەیان 11یان وەرنەگرتووە قەرار بۆ لە مانگی 12 وەری بگرن مانگی 12 بەناوی خەرج نەکراوە ئەم مەلەفەیان پێچیەوە باشە موچەی مانگی 12 نەداوە بە کەس نەیدە بە ئەوانیش بەس دێ بڕۆ موچەی مانگی 8 و 9 11یان بۆ سەرفکە یعنی لە هەر توێژێکە گری کاک حەکیم ڕۆژانە زوڵم ئەکرێ ستەم ئەکرێ نادات پەروەریەک لە وڵاتە هەیە یعنی ئەمان نە بەزەیان بە ڕابردووی خۆیان نادێتەوە نە بە مێژووی خۆیان نادێتەوانێ بنە بە قوربانی ئەو گەلەیە دێتەوانێ حاڵەتێ دروست بووە ئێستا دڵیان بۆ خۆشە موچەیەکیان دابەش کردووە بەڵام ئەو ئێستا چەند ڕۆژە هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچەی مانگی 6 و 7 وەرنەگرتووە بەڵێ بەس مامۆستا باسی خانەنشین کە ئێستا لێبڕینێکی شەیە ئەو لێبڕینە هەرچەندە تا ئێستا موچەی مانگی 6 نەهاتوە بەس دەڵێن گوایە لە مانگی 7ەوە لە سەداسەی لێبڕینی خانەنشینی لە موچە خۆران دەگەڕنەوە و بۆ موچانش کە نەیانداوە ینی لەگەڵ ڕەنگە ئەگەر چکە دەبێت فەرمانبەر بە 3 ساڵ بیدات خانەنشین بە 3 ساڵ فەرمانبەر خانەنشین بە 5 ساڵ فەرمانبەر بە 3 ساڵ بیداتەوە ئەو کاتە جگە لە سەدادە لێبڕینە دەبێت نزیکەی لە سەدادەی دیکەش بداتەوە ینی بەشێکی زۆری موچە بەوە ناڕوات ئێستا خراوەتە سۆی فەرمانبەرن ئەو لێبڕینێش کاتی خۆی کاک حەکیم کە وەزارەتی دارایی ئەو ڕێنمایانی دەرکرد بۆ گەڕانەوەی ئەو موچانە کە لە ستاسیە لە هەموو فەرمانبەران و لە خانەنشینان لە کاتێکە ئاماژبەوە کاکە بڕیاری دادگای فیدراڵی یان بڕیاری وەزارەتی دارایی عێراق جێبەجێکا بۆی کە داوای لە هەرێم کردووە پابند بە یاسای خانەنشینی یەکگرتوو ژمارە 9 ساڵی 2014 من ئەو کاتە لە گرتەڤیدیۆیەکە ڕوونکردنەوەیەکم داوتم ئەمە زوڵمێکی ترە لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکرێت هەر ئەم بەشەی هاوڵاتی فەرمانبەری هەرێمی کوردستان خانەنشین بۆ نمونە لە ساڵ واه بووە نیوە موچەی وەرگرتووە لێبڕینی وەرگرتووە چەند مانگیشی وەرنەگرتووە باشە کە تۆ ئەمەش ئەجێڕێەوە دەی وەرە ئەو مانگانەی کە وەری نەگرتووە لی مەبڕە ئەم هاتووە هی ئەم 2014 تا مانگی 6 یا 2024 کە 9 ساڵ و نیوە کاشتێکی وایە دێ لە 3 ساڵا وەریەگرێتەوانێ چۆن وەریەگرێتەوانێ دابەشی کردووە بەپێی موچە ئیسمیەکەی ئەبێ لە 130 موچەکانی بژێڕێتەوە ئێتۆ موچەی وەرنەگرتووە کابرا چی لێ وەرەگرێتەوە یعنی گرفتەکە لێرە ئەمەیە تۆ بە ئەسەرێکی ڕەجعی پارەکەی لێ وەرەگرێەوە دەبڕۆ بە ئەسەری ڕەجعیش هەموو موچەکەی بەرێ لەبەرەوە بابەتەکە وەکو پێم وتن دیر لەوە ئەکەنەوە چۆن سزای فەرمانبەر بن چۆن سزای موچەخۆر بن خانەنشینت باشە تۆ یاسای خانەنشینی یەکگرتوو لە 2014 جێبەجێ نەکردووە لە 2024 جێبەجێ کردووە دێوەرە لە 2024ەوە ئەو لە ستاسەیە ببڕە من نووسراوێکم کردووە لە سەرم بابەتە بۆ وزارەتی دارایی حکوومەتی عێراقی فیدراڵ ئەڵەم لە هەرێمی کوردستان ئاماژە بەواکەن کە ئێوە داواتان کردووە لەم نێوەندەشا چێ باجی داوە فەرمانبەر و موچەخۆر و خانەنشین داواتان لەکەن ئەم بابەتە بە هەند بگرن و لە بەرژەوەندی فەرمانبەران ئەم پرسە کۆتایی دێ لەبەرەوە بەداخەوە وەکوتم لە هەرێمی کوردستانە ڕۆژ بە ڕۆژ بڕیاری ئەبینی و کۆمەڵی ڕێنمایی ئەبینی کە هەمووی نووسراوەکە من دوێنێ هەڕاستن کردووە تا ئێستا وەڵامیان نەبوو بەڵام تەسەوەرەکەم لە داهاتوە ئەوانیش دیارە وەڵامیەکان هەبێت بەڵێ سوپاس دەکەم ئەگەر دەرفەتە بودێمەوە خزمەت کەوتۆر کاتمەکەمەوە بەس جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە
لە بەرژەوەندی خودی دەسەڵاتدارانی هەرێمە گەنەوتەکە تەسلیم بکەن داهاتی ناو خۆڕادەستکەن و هیچ بەدیلێکی دیکەیە مادەم ئەگەر ئەمە نەکەن خۆ بدزنەوە جا بە ناوی درۆنەوە بێ بە ناویەوەی کە کۆمپانیەکان زەمانەتی ئەمنیانی بۆ دەستپێکردنەوە بەرەمێنان. کاک حەکیم بە نسبەت قازانجی کێ قازانجەکە ڕاستی لەم ڕادەست تەسلیمکردنە و لە 120 میلیارەکە بە دەرەجەیە حکومەت هەرێم قازانجەکە کێشەی موچەی لە کۆڵە بێتەوە هەمومان نەزانیەوە چۆن ئەگەر ئێستا 120 میلیارد تەسلیم بکات وەزائیدەن ئەو نەوتێشی کە لێی داواکرا با نزیکی 200,000 بێ باش ئێمە ئەگەر حکومەت هەرێم خۆی نەوت بفرۆشێنەوەی قاچاخە هەمومان نەزانیەوە لە دادگای پاریسەوە نەوتی هەرێم قاچاخ بە قاچاخ هەم نەوتی قاچاخیش پارەی کەمەکە لە بازاڕە بە 33 دلار خوان دەیفرۆشن ئێستا ئەگەر ئەم داهاتوو ئەم نەو بە نەوتی و نانەوتی و تەسلیمیکەن تەسەوڕەکەی حکومەتی هەرێم یعنی چەندە تەسلیمەکە 500 میلیارد تەسلیمەکە ناگاتە 500 میلیارد ژوێ 500 میلیارد ئەگەر ئەو پەڕی سەقفەکەی 500 میلیارد ئەی چەندی دەسەکەوێت نزیک تریلیۆنێکی دەسەکەوێت دوو قاتی دەسەکەوێت مانگی ڕابردوو بۆ مانگی 520 میلیارد دەسلیم کرد 974 میلیارد یعنی نزیکەی تریلیۆنێکات کا حەکیم ئێستا داوای 120 میلیارد و 100,000 بەرمیلەکرێت ئیسلام دقەیە ئەو نەتەسلیم بکەن ئەزان یانچیانی 250 میلیارد 250 میلیارد تۆ تریلیۆنێک بێت بۆ بێتەوە کێ قازانجەکە باش بۆچی دایانەوێت کێشە دروستکەن نانەوێت بەڕاستی نانەوێت خەڵکی بە ئیسراحەت بژێ یەک با لێرەوە ئەمەوێ ئاماژە بە یەک شتێک بکەم کا حەکیم بە کوتیش بێ سوپاس بەسەرچاو تەسەوڕەکەی ئەو 12 مادەی کە باسم کرد ئەیەن بۆ تێکەڵکردن و چاکردنی بنزین بەشێکی زۆری ژەهراوین کە ئەیانەوێ خەڵکی تووشی ژەهر بێ بۆی کۆمپانیەکانی دەرمانی خۆیان دەرمانی بم چۆن کاتی خۆی بنزینی خراپ دروستەکە بۆی بازرگانی فیت پامپ دروست بێ ئێستاش بە هەمان شێوە مادەی خراپ و دەرمانی خراپ و کشتی کوالتی خراپە هێن بۆ ئەوەی دەرمانی خراپ کاتە حکومەتێک سوودی هاواتیەکانی نەوێ بەڕاستی حکومەت نییە وەزایدەن شتێکی تریش ئەم حکومەتی خۆمان لە حساباتە سفرە بەڕاستی حسابات نازانێ ئەگە حسابات نەزانێ هەموو داهاتەکە دەبن لە دەرەوەی حکومەت بەجددی ینی حکومەت بۆکو حکومەت مە قساکەم لە ڕووی حساباتەوە سفرە کەسێکی محاسبێکی باشی نییە داهاتی نازانێت داهات چۆن کۆکرێتەوە ئەگەر ئەزانێت و محاسبە یان وەکو محاسبێکی باش و حساباتێکی باش ئەزانێ فەرموو بە ئەمە تەستیم کە 500 میلیارە و تریلیۆنێکی دەسەکەوێت ئەگە حساب بزانێ یعنی بەڕاستی کەسێک بێنە لە شەشی سەرەتای کە تازە فێری حسابات بێ ئەو کاتێک کە لە بەغداوە دەی ڕوونە هەموو خەڵک دەزانێت کە تریلیۆنێک هاتوو شەفافە دەی بکەن دەنە خەڵک ئەمە بەس دەگەرەوە نەکەن ڕەنگە لە قاچاق کە بەردەوام یعنی ئێستا ئەگەر خوارد فڕۆشی بە 33 بە 33 دلارەکە تەسەوڕەکەی بە هەموو بەشی 150 لێبڕینی موچە ناکە یعنی نایانەوێت بەڕاستی بە هیچ شێوەیەک موچە چارەسەر بکرێت ئەگەر چارەسەری بەڕێز پێ دوای کێشە دەبین لەوەی کە دەڵێن نەوتەکە 150 ئەگەر بیانەوێت بە ئاسانی لەگاتە 200,000 بەرمی لە بیداتی بەرنامەکە باسم کرد بە هیچ شێوەیەک دووبارەیەکەمەوە و 100 بارێشیەکەمەوە بە هیچ شێوەیەک یەک بیر زیانی بەرنەکەوتووە ئەوەی کە بە زیان تا حەکیم ئێمە زانین کۆمپانیەکانی ئەوەن کە ئەپیکۆڕوانەی کە کۆمپانیا دیێنۆ و کۆمپانیا زەبەلاحەکان کە ئیشی بەرهەمێنانی نەوتەکەن هەمووی کەسی تەکنیکی هەیە بۆ توازین بەس تەنها دووسێ مشاغلن کەسی تەکنیکی هەیە کاتە کەسی تەکنیکی مادی احتیاطی هەیە بۆ ڕێ احتیاطی هەیە خەزانی احتیاطی هەیە یعنی کێڵگەی ماقولە تەنها دوو هینێ خەزنیانی هەبێ شتیوانە یعنی ئەمریکا هەیە بامانگیرە بەرکۆگاکەوت و تقریبا نزیکەی 80,000 لە 280 ئەوە کۆگا کاک حەکیم وا بەری دووسێ پایپلاینەکان کەوت یعنی بە هیچ شێوەیەک بەری زیان بەربیر نەکەوتووە سوپاس دەکەین مامۆستادارە بە کورتی ئەگەر خۆت زیینەوەی کە بێت بەدیلیشانە دۆخێرێم چی بەسەر چکە لەمەوەی ڕابردوو ناڕزایەتی زۆر هەبوو بە کورتی بێ سوپاس دەکەم ئێرادەیەکی باش نییە بۆ چارەسەرکردنی کێشەکە خۆت زیینەوە هەیە بە پێچەوانەوە بە دڵنیاییەوە لە 33 ساڵی ڕابردووە بارودۆخی هەرێمی کوردستان چۆن بووە چونکە هەمان عەقڵیەت ئەمڕۆ ئیدارەی هەرێمی کوردستانەکەوە هەمان لایەن دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانەوە من دڵنیاتانەکەمەوە ئەم دەسەڵاتە هەر ئەوەی لە دەستایەکەوە بەرهەمەی بۆ خەڵکی کوردستان هێناوە و دڵنیاتانەکەم کە بەردەوامە بن مانجێکی شاری سەرکرد مانگی دوای قەیرانەکە سەر هەڵەداتەوە بە سوپاس دەکەم دڵنیایەوە بەشێکی پێم وایە دە خەڵک شار بێ خەڵک شار بکا بەڕاستی شێوازی مەدەنی چی بە باشە زانێت شار بۆم دەسەڵاتە بکا بۆ ئەوەی لای کەمی
ئەم دەسەڵاتە جارێکی تر جورەتی ئەوەی لە بەدەست بۆ قوت و بژێوی هاوڵاتیان بەرەکە لە هەموو سەرجەویا دەسەڵاتێکی وانەیە هەر گرفتێکی بۆ دروست بوو دەست بەسەر موچایەگرە و موچە دابەز ناکاو ئیتر لە هەموو شوێنێکی تریش لەوەش کارەسات باتر ئەوەی ئەگەر هاوڵاتی 2 مانگ پارەی کارەبای نەداوە بینیمانەچی هێڵی کارەباتی ئەبڕێ لە کاتێکە تۆ موچە نەداوەتە 3 مانگە ئەو بەچی پارەی کارەبا بدە بەداخەوە حکوومەتێکمان هەیە پلانی نییە بۆ خزمەتکردنی خەڵک پلانی هەیە. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا دارە سێکانیانی ئەندامی جوێن نوێرانی عراق لە بەغداوە لەگەڵمان بووی هەروە دکتۆر کاوە حەمە شەریف مامۆستای زانکۆ لە سوپاس دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان.